ئەمانە چه کاریگەریکی هەیە ئەگەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لەرە میوانێکم لەگەڵە بەڕێز سیپان شێروانی پەرلەمانتاری عێراق کە لە ئەستەدیۆ لەگەڵم دەبێت زۆر بەخێر بێت. ئەماژەم بە وردەکاریەکان کرد لەو کاتەوە کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە کۆمەڵێک زەرروزیانی زۆر ڕوبەڕووی کۆمپانیا نەوتەکان و عێراق بۆتەوە. ئایا ئەگەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئەمانە قەرەبوو دەبنەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان سلااو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پێم وابێ ئێستا لە جددیترین مەرحەلەدایە پێشتر هیچ جار وا بە جددی کار لەسەر ئەو بابەتە نەکراوە لە عێراق. ئێستا نیشانەکانی هەناردەکردن خەریکە دیار دەکەوێتەوە دەمێنێتەوە سەر ئەو تعدیلەی کە لە پارلەمان دەکرێت. ئێستا بە عملی مەشروع قانون لە حکوومەتەوە نێردراوە بۆ پارلەمان. ئەمە ئەمری واقعە جەلسەی 26 ئەم مانگە کە دوو بەیانیە یەکێک لە فاقەرەکان بیریتە لە تعدیلی قانونی موازنەی ژمارە 13 ساڵی 2023 کە مادەی 12 هەم دووەم بڕگەیجیمە پەیوەستە بە کولفەی بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ئەمە بووەتە ئەمری واقع بابەتەکە. مادەیانە هەموار بکرێنەوە چی ڕوودەدات چ کاریگەریەکی دەبێت؟ ئەو مادە ئەو تعدیلێکە لە حکوومەتەوە وە من بە وردی دیڕاسەم کرد تعدیلێکی باشە بە شێوازێکی گشتی ئەگەر باس لەو بابەتەکە بکەین. پێشتر مادەی 12 فەقەرەی دووەم جیم باس لەوە دەکات کە حکوومەتی ئەتحادی وەزارەتی مالی دەبێت کولفەی یان تعویزی حکوومەتی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ هەناردەکردن و بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتەکانی هەرێمی کوردستان وەک تەواوی حقوول و نەوتەکانی عێراق معدل کولفەی معدلی عێراق وەرگیراوە. ئەوەش کە بە 9000 دینار تەخمین کراوە بۆ فەرقێکی زۆر هەبوو لەگەڵ ئەو کۆستەی کە بە واقعی لە هەرێمی کوردستان نەوتەکەی پێ بەرەمدەێنرێت و هەناردە دەکرێت. بەڵام ئەم تعدیلە چ دەڵێ؟ ئەم تعدیلە جیم فەقەرە جیمەکەی کردووە بە 3 خاڵێکیان باس لەوە دەکات کە گروپێک یان تیمێکی ڕاوێژکاری متەخەسس بێلایەن دێن تەخمینێکی دقیقی ئەو تێچوانە دەکەن لەسەر جەمبیرە نەوتیەکان و هەروەها خاڵێکتر باس لەوە دەکات کە یعنی هەر لە خاڵی یەکەم کە 2 مانگیان لە بەردەستدایە بۆ ئەوەی ئەم بڕیارە بدرێت ئەگەر گەشتە نەتیجەیەک لێژنەکە ئەوە ئەم ڕقەمەی کە پێی گەشتون وەکو کۆست دەبێتە کۆستی واقعی و حکوومەتی ئەتحادی دەبێت پابند بێت. ئەگەریش نەگەشتن بە نەتیجە و لێژنەکە نەوەت ئەوە سەرۆک وەزیران ئەنجومەنی وەزیرانی فدرالی بڕیارێک لەسەر ئەم بابەتە. حکوومەتی هەرێمی کوردستان چه مەرجێکی هەیە چۆن بۆ ڕێککەوتن لەسەر بابەتە لەگەڵیاندا دەنیشێت و ئەتوانێت چی بکات؟ حکوومەتی هەرێمی کوردستان مەرجەکانی واقعین و ڕوونن کە دەیەوێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت لە هەمان کاتیشدا دەبێت کەڤەری خەرجیاتی کۆمپانیاکان بکات کە بە دوای نەوت دەگەڕێن نەوت دەردەهێن و نەوت هەناردە دەکەن. ئەمە کڕۆکی کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەگەڵ ئەو فەقەرەیەکە لە پێشوو لە موازنەدا هەبوو واقعی نەبوو ئەسلەن کەڤەری 1/3 کۆی کۆستی کۆمپانیاکانیشی نەدەکرد. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە جددی کاری کردووە نەک تەنها بڵێن کێشەی نەبووە لەگەڵ هەناردەکردنەوەی نەوت بەڵکو بە جددی کاری کردووە کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. ئێستاش مەرحەلەکان بە ئاراستەیەکی زۆر باشدا چوون. ئێمە لەو قەنەعەتە داین کە هیچ کات وەکو ئێستا جددی نەبووە بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. باشە تورکیا دەڵێ هەواڵی خۆش دەبیستن و ئەویش سوورە لەسەرەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. هەواڵە خۆشەکە توانێت چی بێ و ئەمە ئەتوانێت هەنگاوەکان خێرا بکە بۆ هەناردەکردنەوەی خۆی مەسەلەی هەواڵە خۆشەکە لە مەلەفی نەفدا بێگومان هەناردەکردنەوەی نەوتە. لای ئەو هیچ کێشەیەک نەماوە لە تورکیا کێشە نییە. ئەوەی کێشە هەبوو وەکو ئاماژەم پێدا کولفە بوو کە لەو موازنەدا دەستنیشان کراوە. ئێستا ئەو تعدیلە ئەگەر وەکو خۆی تێپەڕێت کە لە حکوومەتەوە هاتووە دەتوانێت تا ڕادەیەکی باش کێشەی نەوت چارەسەر بکەوە. من پێم وایە لە حاڵەتێکدا دەتکرا شتێک باشتر هەبێت لەوەی کە ئێستا هاتووە ئەگەر هاتوو ئەو لێژنەیە کە باسی لێوە دەکرێت بهات بە پێشوەخت بهات بە بەر لە تعدیلەکە ئەو ڕقەمەی کە لێژنەکە دەری دەهێنێت یان تەخمینی دەکات جێ ڕەزامەندی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی بەرهەمهێنەری نەوت بۆ هەر سێ تەرەف کە متفق بانە هەمان ئەو ڕقم تەزبیت بکرا بە لە موازنە باشتر دەبوو.
بەڵام مادام ئەوە ئێستا هاتووە ئەمە شتێکی زۆر گرنگی تێدا کە دەڵێ ئەم 16 دلار دادەنرێت لە کاتێک کە لێژنەکە قەراریدا بە ئەسەری ڕەجعی تعویز دەکرێتەوە فڕۆقاتەکە بۆ نمونە لێژنە بڕیاریدا 25 دلار بۆ هەر بەرمیلێک لەو ڕۆژەی کە دوای تعدیلەکە دەست بە هەنار دەکرا تعویز دەکرێتەوە بە ئەسەری ڕەجعی. کاتە ساگەر 16 دلار دابنێت چ کارگەریە دەکات؟ ئەگەر کۆمپانیاکانی نەوت حاضر بن موقتەن لەسەر 16 دلار هەناردە بکرێن ئەوە کاریگەریەکەوەی نەوت هەناردە دەکرێتەوە تعویزیش دەکرێتەوە دوای ئەوەی کە لێژنەکە بڕیاری لەسەردا بەڵام پێویستە یەک نقاطمان لە پێشچاو بێت دەبێت پەلە بکرێت بەر لەوەی جداولی موازنە پەسەند بکرێت بۆ ساڵی 2025 ئەم گۆڕانکاریانە بکرێت. ئەم گۆڕانکاریانەی کە دەکرێت لە پەرلەمان و ئەم هەمواری یاسایی مادەیانەی کە بەڕێز داماژت پێکرد اتفاقی لەسەر کراوە لە پەرلەمان هەوڵتان داوە کۆندامانی پەرلەمانی کورد بتوانن ڕای لایەنەکانی دیکەش ئێمە ئەزمموی ساڵانی ڕابردوو پێمان دەڵێت کە لە زۆر مەراحلدا طرف هەبووە پابندی ڕێکەوتنەکان نەبووە بۆ نمونە خودی ئەم موازنەیەش کە اتفاق کرا بوو لە حکوومەت پەسەند کرا لە ئەنجومەنی وەزیرانی اتحادی بەڵام لە پەرلەماندا بەلاڕێدا بردرا ئێستاش دەکرێت ئەو مەترسیە هەبێت بەڵام من ئەوەی کە گارانتی پەسەندکردنی ئەم تعدیلە دەکات اتفاقی سیاسی نییە لە بینی لایەنێکی سیاسیەکان بە دەرەجەیەک دەوەستێتەوە سەر ئەو زۆرۆفە مەترسیدارەی کە ئەمڕۆ ڕووی لە عێراق کردووە لە ئەسباب موجبەی ئەو تعدیلەدا زۆر بە وازحی هاتووە کە باشترین استفادەکردن لە مەنافزی متەنەوع یعنی عێراق ئێستا لە بەردەم هەڕەشەیەکی مەترسیداردایە کە ئەگەر بێت و شەڕی ناوچەکە پەلکێشی عێراق بکرێت هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی بەسڕەوە تووشی کێشە دەبێت بێگومان ئەمە خوێندنەوەی هەموو لایەنەکانە لەسەرەوە بابەتە بۆیە عێراق دەیەوێت کە ئەمنترین شوێن لە خۆ نەخواستە ئەگەر شەڕەکە بێتە عێراق هەرێمی کوردستانە لە کاتی شەڕەکەدا بەندەری جەیهانیان بۆڕی نەوتی هەرێمی کوردستانیش سەلامەتترین و زامنترین منفەزی هەناردەکردنی نەوتی عێراق و زامنکردنی داهاتەکانی عێراق ئەمە دەکرێت برین سەبەبی گارانتی ئەوەیە کە ئێمە تەوەقع بکەین کە یاساکە تێدا زۆر باشە بەڕێستیپان سوودانی سەردانی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم کۆ بۆ یەکێک لە مەلەفەکان نەوت بوو نیەت پاکی لەلایەن حکوومەتەوە هەیە لەگەڵ ئەم مەترسیانی کە جەنابەت باست کرد لە بەرچاوگرتنی ئەمانە بۆ ئەوەی کە ئەوان هەوڵی جددی بدەن ئەم بابەتە چارەسەر بکەن. نیەت پاکی هەیە خۆوەکو ئاماژەم پێدا ئەم گەشتنی ئەم مەشروعە بۆ مەشروع قانون تعدیل قانونی موازنە بۆ پارلەمان خۆی لە خۆیدا دەردەخات کە بە جددی بەرەو پێشچوون هەیە لە مەلەفی نەوتدا هیچ ڕێگریەک ئەمە ساڵێک و 8 مانگ دەکایە هەڵە نەبم کە نەوتی ساڵێک و نزیکەی لە 25/23ەوە کە ڕاگیرەوە تا ئەمڕۆ هیچ جار وەکو ئێستا جددی نەبوون لەسەر چارەسەرکردنی کێشەکە. ڕێگیری عێراق وڵاتی مزایداتی سیاسیە 100 ساڵە عێراق دەوڵەتە هەمیشە عێراق بەدەست مزایدەی سیاسیەوە دەناڵێنرێ حتمما ئێمە هەر ڕوو بە ڕووی مزایداتی سیاسی دەبینەوە بەڵام گرنگ ئەوەیە ئەحزابەکان بتوانن بە جددی لایەنەکانی نێوپەرلەمان لە مەترسی ئەو تەوەقعاتانەی کە خەریکە ڕوودەدات ئاگادار بکەنەوە و گرنگی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و قوتی هەموو عێراقیەکان ئیتر نەکرێتە ململانی سیاسیەوە پێشتر دەمانوت نابێ قوتی هەرێمی کوردستان بخرێتە ململانی سیاسیەوە بەڵام ئێمە ئێستا دەڵێن نابێ قوتی گەلی عێراق بە 43 میلیۆن عێراقیەوە بخرێتە مەترسیەوە ئەگەر شار دەست پێ بێ لە کەندا و بدرێت حتممەنیش یەکەم شوێن ئەگەر یەکەم شوێنیش نەبێت لە شوێنە هەرە پێشەکان دەبێت کە مەزداری هەناردەکردنی نەوتی عێراق ڕابگیرێ بۆیە بەدیلەکەی بۆ ڕینەوتی هەرێمی کوردستانە دەکرێت لە داهاتوودا زیاتر لە نەوتی هەریم و کەرکووکیش دەکرێت زیاتریش لە ڕێگە و بۆ ڕیا هەنار دەبێت. ئەو مەترسیە لەلایەن بەرپرسانی باڵای عێراقەوە دەبینرێت بۆی هەنگاوەکان خێراتر بکەن ئەم بابەتە لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکەن. بەڵێ ئەم مەترسیە لە ناوەوەی عێراق و لە دەرەوەی عێراق هەموو هەستیان پێکردووە ئێستا مەترسی کەوتۆتە سەرقوتی خۆیان قوتی تەواوی عێراقیەکان ئەمە لە لایەکی ئەگەر بێت و لە حاڵەتێکدا شەڕ دەست پێ بکرێت یان عێراق بکێشێتە نێو ئەو شەڕەوە حتا ئەگەر عێراق نەکیشێتە شەڕەکەەوە فەرز بکەین کە شەڕەکە کۆتایی پێدێت بابەتێکی تر هەیە ئێمە ساڵانە مانگانە نزیکەی تریلیۆنێک دینار خەرجیاتی موچەی هەرێمی کوردستانە ئێمە عێراق ئەوەی تەوەقع کردبوو لە 12/6/2023 کە موازنە پەسەند کرا تەنها ئەو 200,000 دەنێرێ بەڵام بەهۆی دەرچوونی قەراری مەحکەمەی ئتحادیەوە و بە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانەوە عێراق
مانگانه 1 تریلیۆن تقریبا بەس بۆ موچە دەنێرێ بە هەریش نەبێت تعویزی ئەم ئەرقامانە بکرێتەوە لە موازنەی گشتیدا. زۆر باشە بەڕێز سیپان شێروانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس کە لەگەڵ سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.